بیرۆکەی دروستکردنی مای ئۆکیژنس لەوە هات ساڵێک لەمەوبەر سیرمان کرد کە تەکنۆلۆژیەکی دیاریکراو نییە بۆ داواکردنی گوڵی سروشتی و دیاری لە کوردستان و عێراق. خەڵکی کوردستان و عێراق بۆ داواکردنی گوڵ و دیاری بۆ بۆنەوە ئاهەنگەکانیان پێویستە کە بچن بۆ دوکانەکان و هەنێک کات خەڵک کاتی ئەوەی نییە کە بچێ بۆ دوکانەکان لە کاتی بۆنەوە ئاهەنگەکانە. خەڵک ئەتوانن لە ڕێی پلاتفۆرمی مای ئۆکیژنسەوە بە ئاسانترین شێوە ئەکاونتی خۆیان دروست بکەن و چەندین جۆری چەپکە گوڵی ئامادەکراو لەگەڵ دیاری ئەبینن. ئەتوانن ئەو چەپکە گوڵە و دیاریانە هەڵبژێرن کە بەدڵیانە و کات و شوێنی دیلڤەری دیاری ئەکەن لە کات و شوێنی مەبەستا ئێمە بۆیان ئەگەیەنین. من زەریا سەلاح خاوەنی پرۆژەی مای ئۆکیژنس.